جارێکی دیکە یەکێتی و پارتی بێ ڕەچاوکردنی خاڵبەندی بۆ دامەزراندن زیاتر لە 400 ئەندامی خۆیان بە تەسکیی حزبی لە پەروەردەی کەرکووکدا دەمەزرێنن. مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی دادگەری لە بەیاننامەیەکدا نیگەرانی خۆی لەو هەنگاوەی ئەو دوو حزبە دەربڕی. کۆمەڵ ئاماژە بەو نادادگەری و پشک پێشکێنە حزبی پارتی و یەکێتی دەکات کە سەرجەم دەرچوانی کەرکووکیان بێبەش کردووە لە دامەزراندن جگە لە ئەندام و لایەنگیری خۆیان. هەر ئیشێک بۆ کەرکووک کرابێ لە تەعینات لە دامەزراندن لە هەموو وەزارەتەکان یەکێتی و پارتی هەڵساون بە کەیفی خۆیان خەڵکی خۆیان ئەوانەی کە ئایدی حیزبی خۆیانن بۆ خۆیان تەعینیان کردو بەبێ ئەوەی بگەڕێنەوە بۆ ئێستحقاقی ئەو خەڵکە بەپێی ڕیزبەندی بەپێی شەهادا بەپێی ئەولەویات بەپێی مستحقات بە هیچ شێوەیە بەمانە نەکراوەتە ئێستا تەعینات لە کەرکووکە ئەوەی کراوە تا ئێستا ئەوکو تەعینات کرابێت لە هەموو وەزارەتەکانە یەکێتی و پارتی لە ژێرەوە بە کەیفی خۆیان بۆ خۆیان لە مەسلحەتی خۆیان بۆ بەرژەوەندی حیزبەکانی خۆیان کردویانە. ڕەچاوکردنی پلەی حەزبی و ئەندامبوون بۆ دامەزراندن لە سەرجەم دام و دەستگاکانی دەوڵەت لە شارەکە بوونەتە پێوەەر. یەکێتی و پارتی بە ڕێکەوتنی دوولایەنە سەرجەم بەشەکانی کورد لە دام و دەستگاکان بەسەر خۆیاندا دابەش دەکەن. ئەوان لە کاتی هەڵبژاردنە وتیان ئێمە ئەبینە نوێنەری خەڵک، ئەبینە نوێنەری هەموو لایەک، ئێمە ئەو پەرلەمانتارانی هەمانە ئەبنە نوێنەری هەموو لایەنە سیاسیەکان نەگەیشێتی و پارتی. بەڵام زۆر بەداخەوە زۆر بەداخەوە ئەوەی سەکراوە بە دەلیل لامانە بە تەسکیەی هەردوو لا کراوە و بە شەوێک هەموو ناوەکان تەواو کراوە. لە ماوەی یەک شەوە ناوەکان تەواو کراوە و 400 ناوە لە 175 بۆ لایەنێکیان و لە 125 بۆ لایەنەکەی ترەکە بە پەلە فریاکەوتووە لایەنەکەی تر و تێدی منیش پشکمەوێ. و لە هەموو کات و ساتێکشا ئێمە باسی ئەوەمان کردووە و بەیاننامەمان دەرکردووە دژی ئەم هەڵسوکەوتانە. ئێمە پێمان خۆشە خەڵکی کەرکووک کوردی کەرکووک هەمووی تەعین بێ، بەڵام بەم شێوەیە تۆ زیاتر خەڵک لە خۆت تووڕائەکەی و زیاتر خەڵک پەراوێزەخەی بۆ ئەوەی کەوا دوورکەوێتەوە لەو قەزیە گەورەی کەوا هەمانە. جا ئێمە وەکو یەکێتی مامەسایان بەڵێ باسمان کردووە، بەڵام بەداخەوە تاکو ئێستاکە وەکو وتمان دەیان بەیاننامەمان لەسەر ئەم تەسەڕوفاتانە دەرکردووە تا ئێستاکە ینی هەستیان بە گەورەی قەزیەکە نەکردووە بەداخەوە. لە دوای ساڵی 2003ەوە یەکێتی و پارتی هاوشێوەی حکومڕانی و دەسەڵاتیان لە هەرێم با ڕێوبەر و جێگری بەڕێوبەری زۆربەی دام و دەستگاکانیان لە نێوان خۆیاندا دابەش کرد. ئێستاش بێگەڕانەوە بۆ داواکاری سەرجەم هاوڵاتیانی شارەکە بە تایبەتی ئەوانەی ئەندامی پارتی و یەکێتی نین تەنها ئەندام و لایەنگری خۆیان بە تەسکیەی مەڵبەند و لەق لە پەروەردەی کەرکووک دامەزراندووە. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.